لە یاریەکانی گەڕیدووەمی خولیپلایەکەکانی کوردستان یانەی سۆران لە بەردەم هاندەرانی خۆیدا سێ خاڵی گرنگی لە یانەی ئاکرێ سەندوو بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک یاریەکەی لێبردەوە. سەرەتای یاریەکە بە هێڕشە یەک لە دوای یەکەکانی یانەی ئاکرێ دەستی پێکرد تا لە چارەشی یەکەمی یاریەکە یاریزان عەبدوڵڵا کەیفی گۆڵێکی بۆ یانەی ئاکرێ تۆمار کرد. بەڵام لە خولەشی 26 یاریەکە نەوزاد سادقی یاریزان یانەی ئاکرێ دوای وەرگرتنی دووەم کارتی زەرد بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام ئەنجامی یاریەکە لە گەیمی یەکەمدا وەک خۆی مایەوە بە سوودی یانەی ئاکرێ. والله هاتبوون بۆ سێ خاڵی یاریەکە بەڵام حەکەم نەیهێشت هەبوو لە شەوتی ئەوەل یاریزان یەمەیکەدە دەرێ بە هیچ هۆکارێک و 1-0 بووین یاریزان یەمەیکەدە دەرێ ئەوەش یاریە ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو تعویزەکەینەوە. لەگەڵ دەستپێکردنی گەیمی دووەم یانەی سۆران هێڕشەکانی چڕ کردەوە و دوای لە دەستانی چەند هەڵێکی گۆڵکردن. دوجار لە خولەکی 64 ئیدریس حسێنی کاپتنی یانەی سۆران گۆڵی یەکسانبوونەوەی بۆ یانەی سۆران تۆمار کرد. دوای ئەم گۆڵەش لە خولەشی 82 یانەی سۆران گۆڵێکی تری تۆمار کرد. دواتر کاپتنی یانەی سۆران لە خولەکی 86 گۆڵی دووەمی خۆی و 3 یانەکەی تۆمار کرد و 3 خاڵی یاریەکەیان بەدەست هێنا. هۆکاری سەرکەوتنی سۆران زۆربەی یاریەکانمان لە مەلعەبی خۆ باش یاریەکەین دەتوانین سەرکەوتوو بین و هۆکاری سەرەکی هەندەران من کە بە ژمارە 12 یاریزانانمان هەژمار دەکرێن ئێوە زۆر سوپاسیان دەکەم. هۆکاری برنەوەکەی ئەوەیەکە یاریزانەکانمان زۆربەی یاریزانەکانی شاری سۆران و خۆبەخشانە یاری دەکەن بۆ سۆران ئەمە هۆکارەکەیتی. لێرەوە ئەوە بڵێم کە یانەوە سۆران تاکەیانەیە لە هەموو کوردستان و بەتایبەتیش لە هەولێر و لە گەورەترین قەزای شاری هەولێر کە قەزای سۆرانە بە یاریگایە کە جێگای داخە بە خۆتان بینیتە ئەو هەموو جمهورە و هەموو خەڵکە نە شوێنی هەیە لێ دابنیشی نە هیچ شوێنێکی تەختی هەتا شوێنی یعنی یاریگایەک بەو شێوەش یاریگایەکە کە بەکرێ یانەوە سۆران گرتیتی. یانەی سۆران تاکەیانەیە لە هەرێمی کوردستان کە یاریگا و داهاتی سربەخۆی نییە و لا خولی پلەیەکی کوردستانیش یاری دەکات. لەگەڵ ئەوەشدا یاریزانەکانی ئاستێکی باش پێشکەش دەکەن و لە دوو یاری دابردنەوە و یەکسانبوونێکی هەیە و یاری داهاتووشی بەرامبەر یانەی دەهۆک ئەنجام دەدات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.